گەڕانەوە بۆ قوتابخانە دوای ساڵێک خوێندنی ئۆنلاین سەرەڕای ئەوەی هەتای کۆڤید-19 هەرماوە. ئەم قوتابخانەیەش ڕێنماییەکانی خۆپارێزی باش پەیڕەو دەکەن. منداڵەکانیش هەموو ڕۆژێ شتێکی دووبارە دەکەنەوە. بەر لە پەتای کۆرۆنا قوتابخانەکان پڕ بوون لە دەنگەدەنگ و جوڵەجۆڵ قوتابیەکان نزیک بوون لە یەک و زۆر بەریەکەوتنیان هەبوو. ئیستا هەموو ماسکیان پێوێ و کەمتر بەریەک دەکەون. ڕێنماییەکان باش جێبەجێ دەکەن. ئەوەش سروشتی منداڵە کە ڕادێت لەگەڵ دۆخەکەیە. وەک قوتابخانەی سمیتلند 540 خوێندکارمان هەیە لە باخچەی ساوایانەوە تاوەکو پۆلی پێنجەم. لە ئیستادا ڕێگەی خۆپارێزیمان گرتووەتە بەر. هەر کەس بێتە قوتابخانەوە دەبێت پلەی گەرمای تۆمار بکرێ، دەبێت ماسک بەکاربێنێ و دەستی بە پاککەرەوەکان پاک بکاتەوە. جگە لە پاراستنی مەودای نێوانیان تەنها لە کاتی پشودانە کە بۆ 10 چرکە ماسکەکەیان دەردەهێن و هەروەها لە کاتی نان خواردن کە لە دەرەوەی قوتابخانەن ماسکەکەیان نابەستن. لە سەردەمی کۆرۆنا ڤایرۆس ئەم پۆلە ڕەنگاوڕەنگ و پڕ لە چالاکی و جوڵە و بزە و پێکەوە کارکردنە هەمووی لە چوارچێوەی لاپتۆپێکدا بوو. با منداڵەکان خۆیان لەو جیاوازیە بدوێن. کاتێک لە ئۆنلاین بووم ئەگەر یارمەتیم بویستایە زۆر قورس بوو، بەڵام ئێستا لە قوتابخانەم هەر یارمەتیەکم بووێت ئاسان بەدەست دێت. جیاوازیەکە ئەوە بوو لە بەردەم شاشەیەکدا لێک تێگەیشتن زۆر قورس بوو، بابەتێکیان پێ پیشان دەدایت لە کەسێکەوە نەبوو وەک مامۆستا. جاری وا بوو کۆمپیوتەرەکە دەکوژایەوە یان کە پرسیارێکت بکردایە باش گوێیان لێ نەدەبوو. سلااو، من لێنیانم هاتوومەتەوە بۆ قوتابخانە و حەزم لە قوتابخانەیە. لە کاتی ئۆنلاین جارجارە خەوم لێ دەکەوتەوە، دایکم بە ئاگای دەهێنامەوە. زۆر جیاوازەکە هاتوویتەوە بۆ قوتابخانە لە چاو خوێندنی ئۆنلاین کە زۆر کێشەی هەبوو، بە تایبەتی کە لە قوتابخانە بیت فێربوون ئاسانتر بوو کە لە قوتابخانەی گرفتت هەبێ مامۆستا کۆمەکت پێ دەکات. لەسەر وەختی خوێندنی ئۆنلاین هەر منداڵەکان گرفتیان نەبوو، مامۆستاکانیش بێگرفت نەبوون. یەکەم ساڵمەکەوانە بەم پۆلە دەڵێمەوە. لە شاشەی لەپتۆپەکەمەوە دەمبینین زۆربەیانم پێشتر نەدی بوو، نەمدەزانی کەسایەتیان چۆنە تاوەکو هاتنەوە بۆ قوتابخانە. جاری وا هەبوو پشیلەیەکت دەدی لە کۆمپیوتەرەکەیەوە یان خۆشکێکی دیکەشی دەهاتە ناو پۆلەکەوە. ئیستا جیاوازە، دەیان بینم و پێکەوە کار و چالاکیەکانمان دەکەین. وەک پرسیارکردن لەو کەسە پرسیاری سادەوە کەواڵ پرسین. ئەگەر لە پۆلدابیت هەر بە وەڵامدانەوە دەزانیت کە چۆنە، بەڵام لە شاشەکەوە تەنها گوێت لە دەنگی دەبوو بەبێ هیچ وردەکاریەکی زیاتر. دەبوو هەوڵ بدەیت پرسیاری هەمەڕەنگ بکەیت تاوەکو دەگەیشتی بە وەڵامەکەت. لە کاتی ئۆنلایندا خوێندکارەکان نەیان دەتوانێت چیرۆکەکانیان بەباشی بگەێنن، بە تایبەتی کە لە پشووی هەفتەدا چیان کردووە. بەڕێوەبەری قوتابخانەکە دڵخۆشە، قوتابخانەکەیان کراوەتەوە وەلێ ئەرشێکی گەورەشی کەوتۆتە ئەستۆ. یەکێک لەو شتانەی کەوام لێ دەکات هەموو ڕۆژێکە لە خەوڕادە بم هەوڵ بدەم ژیانی ئەوانەی چواردەورم باشتر بکەم. کارمەندەکان و خوێندکارەکان و هەر کەس کە دێنە ناو قوتابخانەکەمانەوە پارێزراو بن و هەست بە خۆشی بکەن. ڕیسکی کردنەوەی قوتابخانەکەمان لە ئەستۆ گرتووە. بە درێژەدان بە کاری مەیدانی چارەسەری هەر گرفتێک کە دێتە پێشمان و کارکردن پێکەوە و دروستکردنی گۆڕانکاری. چیرۆکی خوێندنی ئۆنلاین بەزم و ڕەزمی زۆر بووە. ئەم مامۆستایە پشیلەکەی هەرای ناوەتەوە. تووشی دۆخێک بوومەوە کاتێک مشکێک هاتە ژوورەکەمەوە. منیش لە ئۆنلایندا بووم، پشیلەکەم کەوتە جوڵە بۆ گرتنی مشکەکە. منیش لە ترسا چوو بوومە سەر کورسیەکە و دەمقیژان. بۆ چەند هەفتەیەک بوومە باسی منداڵەکان و شۆخیان پێدەکردم. دەیانگوت مامۆستا مشکەکە لە شوێنێکی ماڵەکەدایە. لای خوێندکارەکانیش بەزمەکان زۆرترن، بە تایبەتی خەوبردنەوە. هەزەلی تریشتی خوێندنی ئۆنلاین دەنگی مامۆستاکە کۆمێدی بوو کە قسەی دەکرد کۆمپیوتەرەکە دەنگەکەی دەگۆڕی لە پڕزریقەیەک دەهات هەموو دەمانوت ئەوە چی بوو دەبوو بە پێکەنین. سەرەڕای ئەوەی لە ئەمریکا بە ملیۆنان خەڵک ڤاکسینیان لە خۆداوە، بەڵام خۆپارێزی لە هەموو شوێنێکی ئەمریکا ئامادەیی هەیە. یحیا بەرزنجی دەنگی ئەمریکا، شاری هارسنبرگ، ویلایەتی ڤێرجینیا.